بۆیە حەضارەتێکمان ئێمە هەیە لە گۆڕستانە گۆڕستان زۆر تایبەتمەندی خۆی هەیە یعنی وەڵاهی ئینسانە بێ بگەڕێ بزانێ دراوسێکەم چاکە لە پەنای دراوسێکی باشە بنێژرێ مردووەکەت بزانە لەکوێ ئەنێژی بزانە لە چ شوێنێکەوە لە چ سوچێکەوە ئەینێژی لە بڕێک لە مێژووی ئیسلامی گۆڕستانی هەموو قەومێک خۆیان بەجیاوە تاوان گۆڕستانی مسلمان و غیرە مسلمان جیاوازە ئێستا بەداخەوە ئەڵێم ئێمە کەسێکی زۆر بێدینیش بمرێ هەر لە گۆڕستانی مسلمان نەئەینێژن ئەوە هەڵەیە هەر فکرە ئازادی خۆی هەیە لە ناو حەزارەتی ئیسلامیە مەسیحیەکان پێکەوە ئەنێژرێن لایک و بێدینەکان پێکەوە ئەنێژرێن با بڵێن خوانە ناسەکان پێکەوە ئەنێژرێن هەر کەسە فکری خۆی چه فکرێکیان هەیە و جەماعەتە با پێکەوە بن چکە بۆ ئینسان چۆن لێرە دراوسەیەکی شەڕیر و خراپی زەرری لێ ئەدا لەوێش بە هەمان شێواز دراوسەی باش چۆن لێرە باشە لەوێش باشە بۆیە ئەم فەلسەفە گەورەیە لەم فەرمایشتەوە هاتووە کە ئینسان سەر گۆڕستانەکان پڕکە لە دار و دارستان ژینگەیەکی زۆر جوانی تیابێ ئەم ژینگە جوانیە لە هەموو جیهانی ئیسلامیە هەیە لە کوردستانیشە بە هەمان شێواز لەم ساڵانەی ئەخیر نەبێ کە جۆرێک لە تەڕاجوعی کرد و کەسی وا هەبوو کە باوک و دایکی وەفاتی کرد هەر نەشێزانی گۆڕەکەیان لەکوێیە تەنانەت نووسین لەسەر گۆڕستان ئایا دروست هەیە دروست نییە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ڕێواتێکە کە شێخی ئەلبانیش تحقیقی کردووە بە صەحیح داناوە ڕێگەیدا کە حتا نووسین لەسەر گۆڕستان بنووسرێ بۆ ناسینەوەی ئێمە هەندێک فکر هەیە زۆر بە توندی وەری ئەگرین هەندێشتیش هەیە زۆر شل و شێوا وەری ئەگرین حەدی وەسەط لەو نێوانە ناگرین واللهی گۆڕستان حکمی تایبەتی خۆی هەیە تۆ ئەچیتە ناوی ئیلا ئەبێ سڵاوکەی کە ئەنەما چوویتە ناو شارستانێتێکی ترەوە حەزارەتێکی ترەوە بۆیە دانانی کێلێک ناسینەوەی گۆڕەکەت ئاگاداریکردنی ناشتنی دارێک ئەمانە هەمووی ئینسانی مسلمان جێبەجێ ئەکا بۆ ناسینەوەی گۆڕەکە و بۆ چوون بۆ سەری بۆ دوعای خێر بۆ کردنی بۆ ئاموشۆکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەتحی مەککە چووە سەر گۆڕی دایکی دوای چەندین ساڵ چووە سەر گۆڕی دایکی دۆزیە و چوو دوعای خێری بۆ کرد لەوێ ئێمە ناڵێم چۆرە سەر قبر بپەرستە نا بچۆ دوعای خێریان بۆ بکە سڵاویان لێ بکە واللهی هیچ شوێنێک وەکو گۆڕستانەکان پێویستیان بە ئارامی نییە پێویستیان بە دوعای خێر نییە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ناو گۆڕەکان گۆڕە و شاری تایە هەمووتان بیستوتانە ئەفەرمێ إن للقبر ضغطة گۆڕەکان جۆرێک لە هاتنەوەیەک و توندبوونیان هەیە لو كان أحد ناجيا منها نجا منها سعد بن معاذ بخوا أجر يكز رزقاري بوايا سعد كري معاذ يكز رزقاري بوايا طبعا سعد كري معاذ لفرماشتك أفرم اهتز عرش الرحمن لموت سعد بن معاذ سعد كري معاذ عرشي خواك وتجول بويكاتك وفاتك أفرم أجر يكز رزقاري بوايا أو سعد أبو رزقاري أبو آية شێوازەکەی چۆنە بە چ شێوازەکە ئێمە نازانین ئەمانە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مادام صحیحن وەکو خۆیان ئیمانمان پێیان هەیە هەر یەکێک لە ئێمە عەزیزانم پێویستە بیرۆکەکانی خۆمان گەورەکەین لەگەڵ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بین ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئومەتێکی زۆر گەورەیە تەنها بە ڕەیەک و بۆچوونێک بڕیار لەسەر فکری ئەم ئومەتە نادرێت بۆ زۆر کات ئەڵێن لەکوێ فکرێکی بچووک حکمی کردبێ فکرەکانی تر جێگەیان نەبووتەوە بەس کاتێک کە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم حکمی کردبێ هەموو جۆرە فکرێک تیا جێگەی ئەبێتەوە چونکە حەضارەتێکی گەورەیە